لا یاریەکانی هەفتەی یەکەمی وەرزی نوێی خولی نایابی کوردستان لە هاوینە هەواری پیرمام لەسەر یاریگای پێشمەرگەی هەولێر هەردوو برایەتی و پێشمەرگەی هەولێر بەیەک گەیشتن. یاریەکە بە فیکەی ناوبژیوان یوسف سعید دەستی پێکردو. هەردوویانە زۆر بە بەهێزی هاتنە نێو یاریگە، بە تایبەتی پێشمەرگەی هەولێر دوای گۆڕانکاریەکی زۆر لە پێکاتەکەی بە ئەستێکی باش دەرکەوت و لە خولەکی چوار بە لێدانی سەر یاریزان غانم کەریم پێشمەرگەی هەولێری بە گۆڵەیەک پێشخست. لەگەڵ ئەوەی پێشمەرگەی هەولێر هەوڵی گۆڵی زیاتری دەدا، بەڵام لە هێرشێکی هەڵگەڕاوە یاریزانی سووری عەبدولقادر تەها گۆڵکاری وەرزی ڕابردووی خولیانە پلەیەکەن گۆڵی یەکسانی بۆ برایەتی تۆمار کرد لە خولەکی سیویەک. ئەم گەمەش بە یەکسانی بە کۆتا هات. بەڕای من ئەوە شکست نییە دەبەوە یەکەم یاریە لەوانەیە سمێنە دەرەوە یاریگای خۆمان زۆر لەوەش باشتر یاری بکەین و سەر بکەین. بە سیوادارم یانی لە یاریەکانی داهاتوو زیاتر هەوڵ بدەین و فەراغمان چێن دەربی یان غەڵەتمان چێن دەربی ئەختاقبی ئەوە ئیشاڵڵا غەڵەتەکان چاک دەکەینەوە و پارێ ژاوا بوو. یانی ئێستا یەکەم یاریەکان زۆر قورسە بەلای منەوە. ئێستا من وەکو یاریزانێک بەلای منەوە قورسە چکاتە لە وەزعەکە لێ ڕادەیە تا لە ناو ئەوەکە ناو ئەوەی فەریقان لێ ڕادێ، بەڵام ئێمە یعنی دەرسێکمان لە یانی برایەتی وەرگرت هەرچەندە ویژانیەشی زۆر باشە، بەڵام ئێمە ئەختا ئەمان زۆر بوو، غەڵەتمان زۆر بوو، غەڵەتی خۆمان بوو کە ببێتە یەک بەیەک. لە گێمی دووەمیش ڕووداوێکی ئەوتۆی بەخۆیەوە نەبینی، تەنها ئەوە نەبێت کە پێشمەرگە پێشڕەوی دەکرد و برایەتیش بەرگری و هێرشی هەڵگەڕاوە. دوای حەوت خولەک لە کاتی زیادکرا و بە فیکەی کۆتایی ناوبژیوان یاریەکە یەک بەیەک بۆ هەردوویانە بە کۆتا هات. بەڕاستی بەنسبەتەمە نادیبرایەتی ئەو نقطەیە لە دەرەوە یاریگای خۆمان لەگەر ینی پێشمەرگێک ئەوسار هەموو زیودێکی سەرف کردێ بۆ ئەوەی چاوی نازناوەکەیە. بەڕاستی جەماعەت ئێمە ئەوڕۆ زۆر باش یاریمان کرد بەنسبەت خۆمان کە یەکەم یاریمان بوو لە خولی نایە بوو لە دەرەوە یاریگە خۆمان ئاسێکی زۆر باشمان پێشوە کرد. دەماتانی بشبێنەوە ئیدی ئەوە تۆپانەیە. بەمانجامە هەردوویانەی برایەتی و پێشمەرگەی هەولێر بوونە خاوەنی خاڵێک لە ناوەڕاستی ڕیزبەندی خولی نایابی کوردستان. لە یەکەم ڕۆژی یەکەم هەفتەی وەرزی نوێی خولی نایابی کوردستان هەردوویانەی برایەتی و پێشمەرگەی هەولێر بە گۆڵێک یەکسان بوون و هەردوویانە بە خاڵێک ڕازی بوون و بەو خاڵە گەڕانەوە دەرەوەی یاریگا. حوسێن محەممەدی کەناڵی ئاسمانی پێیام پیرمان.